سلااوڕێز ئەو کاتتان باش برادران سەرچاوی ئێمە بەخێربێن. ئێستا هەندێک قسە و باز دەکەین. پەیوەندیش تەلەفۆنی لەگەڵ بەڕێز سەرۆکی پێشووی پەرلەمان ڕێواز فایق ساز دەکەین. بەخێربێن. سەرچاوی ئێمە هاوڕێیان، سەرچاوی ئێمە ئەو بابەتە گەرم و گوڕانەی کە هەیە لە سۆسیال میدیا و لە ڕەوشی سیاسی کوردستان، ئێمە قسە و باسی خۆمانی لەسەر دەکەین. بەخێربێن هاوڕێیان. سەرچاوی ئێمە برادران، یەک دوو شت ئەمن ماوە کە وازم ینی کەم تەلەفۆن دەکەم، بەڕاستی یەک حاڵەتێ دەمێ ینی بزانرێ، هیواداریشم ینی بەزام کۆنتڕۆڵ ناکرێ، بەڵام یەک بەداخەوە سەتان هەتیوانای پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ من دەکەن، داوا دەکەن کێشەکانیان ئیناو دائیرەیەکە شەخسیە، یعنی هەست پێ ناکەم ئەو خەمەی ئەو شەڕەی سەختەی ئێمە دەیکەین کە لە پێناوی خەمی کشتیدایە، لە پێناوی دادپەروەریدایە، لە پێناوی ئازادیدایە، ئەو خەمەوەپی هەموو سۆربەی کێشەکان کەسێتیە. بەداخەوە ئەو حاڵەتەیان ئینسان بێتاقەت دەکات، دووش هەر ئەو دەمی دەیبینیەوە، دوای ئەوە بزر دەبی ئەو برادرانەی کە ئیشیان لۆ دەکەی، هاریکاریان دەکەی، لە ئەزمەیە قوتاریان دەکەی، ینی بزر دەبن نابینیەوە، ینی بەجددی کارچی من ینی هەندێک شتێ ئێمە شەڕیمان و نەمان لە بۆ خەڵکێک دەکەین، تووشی سەدان سەر ئێشە دەبین. کورە ئەخلاقت هەبی کاتێک ئێمەش لە ئەزمەیەکدا دەبین، هەوڵی کیلۆرەک دەکرێ، ئیدانەیەک بکە، هەر ئەو دەمانێت دەوێ هەڵوێستێک دەرببڕە تا ئەنەرخیەک بداتەوە ئێمە. خەڵکەکی زۆر دەیکا، بەس قەزم لەوەی دێ یعنی هەر هەتا ئیشەکەی پێێتە، دوای ئەوە نایبینیەوە. ئەوجە لە هەمووشی ئاستر دێ دەرێ دەبی ئەوە بکەی ئەوە بکەی، بەستخوا کەس نەزانی ئەمن کێشەی خێزانی خۆیتی، بنەماڵەی خۆیتی، باوکو برای خۆیتی، یعنی ئەڵێ نەکە کەس نەزانی. ئێ باشی من ئەتول بە خۆت لەسەر کێشەی خۆت بەجواب نێ، یعنی بەجددیمە ئەمە چۆن بەجواب بێ، ئەمە چۆن بەجواب بێم کە ئەتوو بە خۆت ئامادەیت. تێدەگەم ئەنگۆ لە کوردستان، بەس کاچ خۆم خۆزعەکەش لە کوردستان وەکو هەشتاکان نییە ئەوی قسەچی کردێک سەرسەری ببڕنەوەی بەنە پەتی قەنارە. بەخێربێن هاوڕێیان. سەرچاوی ئێمە خاڵە کێش هاوڕێیان دەمێ هەر وەکو سەرنج بدەم، یعنی ئەو ڕۆبابەتێک نووسرا بوو، چەند بەرادەرێک ئەوە بوو کاکە وەڵی لەو دەڤەری زەرد و سۆزەی کەس پێی ناکرێ شترنجەکان نە دەڤەری زەرد، نە مەسەلەن ئێران دەتوانی دەڤەری زەرد بە کەیف خۆی داشتامەی پێ بکە، نە دەڤەری سەوزیش تورکیا دەتوانی، تورکیا و پارتی لەو لاش یەشێتی و ئێران ناتوانن تحکم بە وەزعی ناو پارتی بکەن، هەمووی هێز و زەخت و فشارە. بۆیە ئەوەی بڕیار دەدا کە من ئەو ڕۆپۆستەکەم کرد لەو ڕوانگەوە بوو، یعنی تا ئێران وەزعی زۆر شلۆقە برادران، تابری وەزعی خراپە، ڕاستە بەڕاستی بیوتە گاڵتەزار، بەڵام بۆ گیانی مەی تێدا مایە، بۆ گیانی کوردی تێدا مایە. وەزعەکەوانیە بڵێ ئێران لە ئەزمەکی زۆر گەورەدایە و تەواو دەست لە سلێمانی و لە عێراق دەشووە، نەنا سلێمانی و عێراق و هەرێمیش تا حەدەک بڕیار بەدەستە، ئێرانیشێک لە بڕیار بەدەستە هەرە کاریگەرەکانە. بەخێربێن ئاوڕێیان. بە سەرچاوی ئێمە ئەمە تەلەفۆنێک بۆ ڕێوازخان دەکەین، هەندێک قسە و باسی لەگەڵ دەکەین، ئەو ئازار و ئەو گفتوگۆیانەی کە هەمومان حەوداڵینا قسە و باسی لەسەر دەکەین. بەڵێ بەخێربێن ئاوڕێیان. ئێستا جەڕەسەشی لۆ ڕێوازخان لێ دەدەین. بەخێربێن ئاوڕێیان.
هاوڕێتە ڕێوازخان ئێستا قسەم لەگە کرد ئامادەی خۆی دەربڕی و ئێستاش دەستەکی ئەوە کرد کە پێم گۆ لێرە ڕاجەڕەسی لێدەم بە خێر بێن. تر هاوڕێیان هاوچێشەکان وەکو گوتمان ئێستا دەرکەوت سەرنجی چێ ڕاستە و پارتی تووشی ئەزمەیەکی زۆر گەورە بووە، دەتوانین لەمەوەدا برێەوە دادگای سەورەیە نەدەشتوانی ئێستا بۆ زانیاریتان باڵی نێچیر فشارشی زۆر دەکەن کە ئەو جارەی پارتی ئەو جێلایەتیە نەکا بەشداری انتخابات بکات بێت بە هەڵبژاردن کەەوە لە زۆر خەڵکیشکەی پارتی پێدا دەگری بەس مەسرور لە هەمووان تونترە کە ئامادەی تێدا نیە نازانم تەوعەن ئەو هەڵوێستانە دەگۆڕدرێ دووش ئەگەر هەیە من پێم وایە پارتی ئەو جارەی بە ناچاری بەشدار دەبێ گەنە هیچ عیلاجی کەی نییە. ئێستا لەگەر ڕێوازخانیش قسە باز دەکەین بزانین بە کوێ دەگاتن ئەگەر پارتی نێتە پێش ئەو پرۆسەیە. بەڵام مەسرور و مەسعود توندن، بەڵام مەسرور تونترە و نێچیر و زۆربەی بەرپرسەکانی پارتی لەگەڵ ئەوەن بەشداری بکەن لەوەی بایکۆت بکەن، لەگەڵ ئەوەی بایکۆت بکەن. لە هەمووش خۆشتر برادەران ئەوە ڕێبەر و ڕێبەر ئەحمەد و مەسرور هەر یەک دوو مانگ لەمەوبەر هەڵشیان لە ئێران دەکرد ئەو ڕۆژ دووچیان لەسەر گۆڕی ڕئیسینە و تاافیاندا و خاو سۆزیانەوە دەربڕی. ئەیتر دنیایەک زێنیش بە هەموو ئەو خەڵکانە دەدرا ئەگەر وەچیوان قسە نەکەی ئەو کووان قسە نەکەی. بە خێر بێ ناوڕێیان هەوڵەشکە دەدەین بزان ڕێوازخان پێی دەکرێ. ئەگەر دەنجی نەبووتی لەناو سەیارەم باشی ڕێوازخان چۆنی؟ زۆر سپاس، تۆ چۆنی باشی؟ باشی سپاس دەکەن کە ئامادە بووی لەگەڵمان وەختت هەیە وەنیا کە چەند ئێستا کاتت هەیە؟ بەڵێ ڕێوازخان جەنابێت جگەلەوەی سەرۆکی پەرلەمان بووی وەکو یاساناسە چشکە من زیاتر پێم گوتی وەکو مەسەلەی یاسایی و مەسەلەی هەڵبژاردن زیاتر دادگای فدرالی ئەوە بوو. ئایا یەکێتیش سکاڵای لەسەر حکوومەتی هەرێم تۆمار کردیە کە بەڕێز دێشێک لە یاساناس و یانە لەو تیمەی یەکێتیدای کە لە بواری یاسایی ئەوە دەکاتن وەکوونەوەی نوێ ئێوەش سکاڵاتان لەسەر حکوومەتی هەرێم تۆمار کردی لەسەر پەرخستنی پەرلەمان پەرخستنی ببوورە هەڵبژاردن؟ تا ئەم ساتێککە ئێمە قسە بەیەکەواکەین ئێمە داوامان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان تۆمار نەکردەوە. ئەها ئەی باشە ئەو حکوومەتەی ئێستاتان پێشەرعیە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان؟ ئەزانی کە قادر بە هەندێک شتەی ئێمە لێسی جا بکەینەوە. بەڵێ حیزبێکی سیاسی کە لە دەسەڵات بێ لەگەڵ حیزبێکی سیاسی کە لە ئۆپۆزیسیۆن بێ بەڵێ ئەرک و بەرپرسیارەتەکانی جیاوازە هەبێگومان بەڵام بەڵێ بۆی فکرەکە بگەێنم ئەرک و بەرپرسیارەتەکانی جیاوازە. ئۆپۆزیسیۆن حەقی خۆیەتی لە یەکەم لەحظەی کە موعیدی انتخابات تەواوە بێ و مەفروزە انتخاباتێکی تازە بکرێت گومان بخاتە سەر شەرعیەتی هەموو دامەزراوە دەستوریەکانی ئەو وڵاتە ئەو هەرێمە ئەو شوێنەی کە چالاکی تیاکە. بەڵام بۆ هێزێکی سیاسی کە خۆی لە دەسەڵات بێ ئەبێ بەرپرسیارانەتر و ورتر مامەڵە بکە. چکە قسەکردن لەسەر ناشەرعی بوونی حکوومەتی هەرێمی کوردستان دوو ڕەهەندی هەیە بەنسبەتی یەکێتیەوە، ڕەهەندێکی سیاسی و ڕەهەندێکی قانونیە. ڕەهەندە سیاسیەکەی ئەوەیە لەو ڕۆژەوەی کە تۆ بڵێ ئەو حکوومەتە ناشەرعیە شەرعیەتی نەماوە ئەبێ بڕیارێکی تری شەدارێ کە بریتە لە بڕیاری سەر و سەودانەکردن و مامەڵە نەکردنی ڕسمی لەگەڵ ئەو حکوومەتە. ئەمە بۆدە سیاسەکەی بۆدە قانونیەکەی وەکو قانونیەک با قسەت بۆ بکەم. حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی کاربەڕێکەرە بەڵام حکوومەتێکی ناشەرعی نییە. چۆن؟ بۆ بە دەلیلی قانونی پێ بڵێن حکوومەتێک بۆ ئەوەی شەرعیەتی لەدەست بدا دەبێت لە پەرلەمانەوە متمانی لێوەرگیرێتەوە یان ڕئیسی حکوومەتەکە ئیستیقالە بکە و بە دوایە کۆی کابینەکە بە دەست لە کار کێشاوە ئەژمارەکرێ و هەتا حکوومەتێکی تەداڕێ. ئەوەی ئێمە مامەڵەی لەگەڵەکەین قانونە بەرکارەکانی هەرێمی کوردستانە. بەپێی قانونە بەرکارەکانی حکوومەتی ببوورە هەرێمی کوردستان لە مەنزومەی قانونی هەرێمی کوردستانە دەقێک نییە
بڵێ ئەگەر هەڵبژاردن لە کاتی خۆیان نەکرا حکوومەتێکی ناشەرعیە بەڵام گومان لەسەر مەشروعیەتی قەرارەکانی هەیە بەڵێ گومان لەسەر مەشروعیەتی قەرارەکانی هەیە جا ئەو کاتە ئێمە لەناو حکوومەت بین یا لە دەرەوەی حکوومەت بین بەشێکین لە حکوومەت یا ئۆپۆزیسیۆنی باشە بەڵێ سیفەتەکەی ئێمە ئەو سیفەتەی حکوومەت ناگۆڕێ کە بەڵێ ئەگەر لە دەی شەش انتخابات نەکرێ بڕێنەیەکێتی نیشتیمانی کوردستانیش حەقی خۆیەتی بڵێ دەبوو لە دەی شەش انتخابات بکرایە حەقمانە هەڵوێستێکی جیاوازمان هەبێ بەڵام مادەم کۆبوونەوەیەکی ڕەسمی نەکراوە لە کۆبوونەوەیەکی ڕەسمی ئەمە تەبەنی نەکراوە من ناتوان بە ناویەکێتی نیشتیمانی کوردستانەوە هیچ قسەیەک بکەم لەو بارەیەوە باشە بەس ڕێوازخان ئێوەش وەکو یەکێتی هەم پاڤڵ تاڵەبانی ڕایگەیان هەم یەکێتی ڕایگەیان کە سکاڵا لە بەغدا تۆمار دەکەن دوای ئەوەی کاتی انتخابات یعنی ئەو برشکە سکاڵایی مەسرور بارزانی تۆمار کرا ئەو سکاڵایە چییە یەکێتی تۆماری کردیە ناوەڕۆکەکەی چییە؟ کادر اینجا بار ئێمە دوو شت لێکتری جا بکەینەوە بەڵێ ئامادەکاریەکانی ئێمە بۆ سکاڵاکردن ئەو کاتە سەد وەکو خۆی سەریەگەت ئەگەر بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان انتخاباتی دواقستایە ینی بەقەرار بە مەرسوومێکی هەرێمی سەرۆکی هەرێمی کوردستان هەڵبژاردن دوا بخرایە ئێمە جۆرێک لە سکاڵامانە کرد جیاواز بوو لەوەی کە ئێستا ئەو هەڵوێستەی کە دوای بابڵین قەرارەکەی مەحکەمە وەرمانگرت ئێمە حیزبێکی سیاسیین مامەڵە لەگەڵ دادگای فیدراڵیاکەین و مامەڵەمان لەگەڵ کردو لە ئایندەشا مامەڵەی لەگەڵەکەین مادەم دادگای فیدراڵی بڕیاریدا هەڵبژاردن و ئیجراعاتەکانی یان ڕێکارەکانی کۆمیسیۆن ڕابگیرێ بۆ حیزبێکی سیاسی وەکو یەکێتی نابێت کە لە 21/2 هەر ئەم ساڵە دەستخۆشی لە قەرارێکی محکەمەی فیدراڵیەکە پێشوازی لە قەرارەکەیەکە لەبەرەوەی کە لە 100% داواکاریەکانی ئەو لە داواکەیە بە قەرارەکەی محکەمەی فیدراڵی هاتۆتە دی دوای 2-3 مانگ هەر ئەو محکەمەیە قەرارێک بدا ئێمە بەدڵمان نەبێ بڵێن ئەو محکەمەیەکی نادەستوریە قەرارەکانی ناقانونی قەرارەکانی نادەستورین ئێمە نابێ ببین بە حیزبێکی سیاسی کە هەر ڕۆژەی لەسەر بەزمێک بین محکەمەی فیدراڵی یا محکەمەی فیدراڵیە و قەرارەکانی قبوڵە یا محکەمەی فیدراڵی نیە و قەرارەکانی قبوڵ نییە محکەمەی فیدراڵیان محکەمەیەکی دەستوریە و احتیکامی پێکەیتووە کاتێک پێویست پێی بوو ئەچیتە بەردەمی و قبوڵی قەرارەکانیەکەی یان محکەمەیەکە بە هیچ شێوەیەک مامەڵی لەگەڵ ناکەین یەکێتی لەو لایەنەوە خۆی یەکلایی کردو مامەڵە لەگەڵ محکەمەکەکە ئەو داوایانی ئێمە ئەو سکاڵانی ئێمە ئامادەمان کرد بوو کە نزیکەی 4 سکاڵا بوو کە پێشکەشی بکەین لەو کاتەیە ئاهاتە دی کە قەراری دواخستنی انتخابات لەلایەن سەرۆکی هەرێمەوە بووە بەڵام کە قەراری ڕاگرتنی ڕێوشوێنەکان لەلایەن ئەو دادگایەوە بوو کە خۆمان 3-4 مانگ پێش ئێستا دەستخۆشیمان لێ کرد هەندێک لەو سکاڵانەی ئێمە بایەخە قانونیەتی لەدەستەدا یعنی ناتوانین پێشکەشی بکەین چونکە ئەوەی کە قەرارەکەی داوە محکەمەی فیدراڵیە مادەم لە ڕابردووە قەرارەکەیت قبوڵ بووە ئێستش ئەبێ قەرارەکەیت قبول بێ ئێمە چیمان کرد ناوەندی یاساییمان هەیە لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزراوێکی تایبەتمەند هەیە ئیشی سکاڵاکردنە ئێمە ئەگەر پێویست بێ یارمەتیە دەین ئەگەر پێویستی نەبێ خۆی ئیشەکانی بکە خۆی ئیشەکانێکە و بەڕاستی ئەم جارەی ئەخیر خۆیان ئیشەکانیان کردو دەستیان خۆش بێ هاتوون چیان کردووە سکاڵایان لە دەستەی دادوەری هەڵبژاردن کردووە لەسەر کۆمیسیۆن بۆچی کۆمیسیۆن ئیجراعاتەکانی انتخاباتی ڕاگرتووە لە کاتێکا کە محکەمەی فیدراڵی پیوتون بەس مادە 2 ڕاگرن بەڵێ ئێستا بوون بەڵێ ئێمە ئەوە نەمان پێ ئەکرا یعنی تۆ ئەو کەسەی کە قەرارەکە دەرەکا بە دواخستنی انتخابات تهدیدیەکە تۆ سکاڵا لە چێ دەکەی ئەمەلیەکە یان پرۆسەسەکە ئەوە گۆڕیوێتی باشە ڕێوازخان تۆ بەدەر لەوە یەکو بەرپرسێکێتی ئەو فەراغە دەستوریەی ئێستای هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنجێنیوە بەرەو چێ دەڕوا پێت وایە لەو هاوچەشانی ئێستا کە کوردستان لە قەیران بخۆزانین پەرلەمان ئەنجومەنی پارێزگاکان و حکوومەتی هەرێم لەژێر پرسیاردایە ئەنی تۆ کەسە شارەزای یاسایی یعنی هەڵسەنگان پێناسەد ئێستای فەرا ئەو ڕەوشی ئێستای دەستوری هەرێم چۆنە خۆی لەبەرەوەی ئەم شکڵە یان با بڵێن ئەم شێوازە لە فەراغی یاسایی باوەڕ ناکەم لە هیچ شوێنێک ڕوویدا بێ
و ئەم حاڵەتە مەگەر لە وڵاتانە ڕوویدابێت کە لە حاڵەتی شەڕان ناتوانن هەڵبژاردن بکەن لەبەرەوە لە فقهی قانونیا زۆر قسە لەسەر ئەمە ناکرێت زۆر بۆکو احتیمالێکی یان فەرەزی ئەگەرێکی زۆر بەهێز نییە تا دراساتی زۆری لەسەر بێت و هەرچەندە من اختصاصشم لە ڕاستیە قانونی دەستوری نییە بەڵام ئەوەی ئێستا هەیە ئێمە لە دۆخێکین هیچ ئەنجومەنێکی هەڵبژێردرا و لە هەرێمی کوردستانە وجودی نییە نە پەرلەمان ماوە نە ئەنجومەنی پارێزگاکان ماون کەواتە هیچ شوێنێک کە دەنگی خەڵکی تیابێت هیچ شوێنێک کە گزارشی لە دەنگی خەڵک تیا بکرێ وجودی نەماوە و پرۆسەی دیموکراسی بەمانای بەو بوعدەی کە پەیوەندی باڵبژاردنە لە بەتەواوەتی پەکی کەوتو لە حاڵەتی باڵێن ئیفلیجبوونێکی تەواو ئەمێنێتەوە دامەزراوەکانی تر ئێمە دوو دامەزراوی ترمانەیە دامەزراوەیەکیان حکوومەتی کاربەڕێکەرە و دەسەڵاتەکانی حکوومەتی کاربەڕێکەریش بەداخەوە لە قانونەکانی هەرێمی کوردستانە باس نەکراوە بەڵام لە قەرارێکی دادگای فدرالی کە لە ساڵی ئەگەر هەڵە نەبم 2021 بۆ حکوومەتەکەی کازمی دەسەڵاتەکانی حکوومەتی کاربەڕێکەر دیاریکراوە و ئەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕاستە دەسەڵاتەکانی حکوومەتی کاربەڕێکەر ئەوەیە کە ئەموری ڕۆژانە کاروباری ڕۆژانە بەڕێوە بکار ژیان پەکی نەکەوێ و ئیستیمرارێت و بەردەوامی ئەو دام و دەستگایانە هەبێت کە خزمەتگوزاری گشتی پێشکەشەکەن ئەوەی تریان سەرۆکایەتی هەرێمە من بۆیە یەکێک بۆت باسەکەم بۆی بە تێکەڵی قسەنەکەی ئەوەی تریان سەرۆکایەتی هەرێمە لە قانونی کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم کە لە ساڵی 2019 کراوە ولو پەرلەمانە کراوە و کاتێک ئێمە بایکۆتی پەرلەمانمان کرد بوو دکتۆرە باڵا جەنابیان سەرۆکی پەرلەمان بوو هێزەکانی ترەموو لەناو پەرلەمان بوون باڵێ قانونێک دەرچووە بۆ کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمێکێک لەو مادانەی کە تایەتی گەر هەڵە نەبم ئێمە لەو دانیشتنە بەشدار بوون یەکێک لەو مادانەی کە تایەتی باس لەوە کاڵێ تەمەنی باڵێن ویلایەتی سەرۆکی هەرێم 4 ساڵە لەگەڵ ویلایەتی پەرلەمانە تەواوە بێ بڕگەیەکی تری تایاڵێک سەرۆکی هەرێم ماموو دەسەڵاتەکانیەوە لە کار و ئەرکی خۆی بەردەوامە بێ حتاوەکو هەڵبژاردننی سەرۆکێکی تر بەپێی ئەم قانونە کەواتە ئێستا سەرۆکی هەرێم ممارەسەی سەلاحیەتەکانی خۆیەکا بەپێی ئەو قانونە و ئەو کاربەڕێکەر نییە من باسی قانونەکەم باسی قسەی سیاسی ناکەم بە مەفهومی قانون دەقێکی قانونی لە یاسابەرکارەکانی هەرێمی کوردستانە هەیە لە ساڵی 2019 دەرچووە ئەڵێ سەرۆکی هەرێم بەردەوامە بێ و ئەمە سەنەدەکەی چییە ئەتوانین بۆ ئەتوانین بڵین ئەمە سەنەدێکی بەهێزی هەیە سەنەدەکەی ئەوەیە ئەو کاتێک کە ئەنجومەنی نوێنەرانی عراقی نەگەیشتە ئیتیفاق بۆ ئەوەی سەرۆکێک بۆ عێراق هەڵبژێرن لەم خولەی پەرلەمانە ئەو کاتە دکتۆر بەرهەم جەنابیان سەرۆکی کۆمار بوو داوای ئیستفسارێکی یان داوای ڕوونکردنەوەیەکی لە دادگای فیدرالی کردوتی من دەمێنم نامێنم دەسەڵاتم هەیە دەسەڵاتم نییە وەڵامە داتەوە دادگای فیدرالی ئەڵێ سەرۆک کۆمار دەمێنێتەوە ممارەسەی تەواوی دەسەڵاتەکانی خۆیەکە هەتاوەکو سەرۆک کۆمارێکی تر هەڵەبژێردرێ ئەمە بۆ ئەوەیە دەوڵەت بەبێ مؤسسە نەمێنێتەوە لەبەرەوە ئەتوانین تەشبیه بکەین لە نێوان سەرۆکی کۆمار و سەرۆکی هەرێم هەم سەنەدی قانونی هەیە و هەم سەنەدێکی تری هەیە کە قەرارێکی دادگای فیدرالیە و ئەم هەیەتی دادگای فیدرالیش ئەو بڕیاری بۆدا باشە ڕێواز خان ئەگەر سبەیە و گوایانەوەی نوێ شکایەتی کردیە بەکوێمەش تا ئێستا وە دەزانرایەتی نیشتیمانی کوردستانیش بەو شێوەیە شکایەتی کردێ بەس بە هەر حاڵ شکایەت لەو حکوومەتی هەیە بە هەر حاڵ گوتماکو گریمانە باوا بڵێن نەوەی نوێ شکایەتی لە حکوومەتی هەرێم کرد بێت کە ئەو حکوومەتە دەسەڵاتەکانی لێ وەربژیرێتەوە ئایا ئەو کات ئێستا هەر بۆ خۆی حکوومەتە چ کار بەڕێکەرە بەس ئەگە دادگای فدرالی ئەو بڕیارەی لەسەر بسەپێنی مامەڵەی نێودەوڵەتی لەگەڵ ڕادەوەستەیەیان نا چکو ئێستا کار دەتوانێت شەکان بەڕێوە بە ئێستا شۆک خۆش دوت کار بەڕێکەرە بەس کە دادگای فدرالی ئەو بڕیارە دەربکاتن بڵێ ئەو حکوومەتە چ کار بەڕێکەرە ئایا علاقاتی نێودەوڵەتی گۆڕانکاری بەسەدادێ ئەو کابینەی مەسرور بارزانی من ناتوان لەسەر ئەگەر قسە بکەم و ئینسان با لەسەر شتێک قسە وجودی هەبێت کە ئێمە ئەچین یەکسەر سەیری قەرارێکی تری دادگای فیدرالیەکەین کە پەیوەستە بە دۆخێکی هاوشێوەوە وەکو وتم ئەو قەرارەی کە بۆ کابینەکەی کاظمی دەرچووە ناڵێ ئیتر مامەڵەی لەگەڵ ناکرێت ناڵێ شەرعیەتی نییە ناڵێ قەرارەکانی مەشروعیەتی نییە دەڵێ دەبێتە حکوومەتێکی کاربەڕێکەر بەڕاستی ئەوەی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێم با بڵێن هەڵسوکەوتی پێەکە تەسەڕوفی حکوومەتی کاربەڕێکەر نییە
تصرفی کردەی قانونی و کردەی ئیداری حکوومەتێکی تەواو کارە یعنی وەکو حکوومەتێکی کاربەڕێکەر هەڵسو کەوت ناکە بەڵام ئەگەر ئەو قەرارەی محکەمەی فیدرالی دەرچوو کە ئەم حکوومەتە حکوومەتێکی کاربەڕێکەرە و بەتەنها بۆی هەیە ئومور یان کاروباری ڕۆژانەی پێشکەشکردنی خزمەتگوزارە گشتیەکان و ئوموری ڕۆژانەی هاوڵاتیان و دابینکردنی پێداویستیە باڵێن ئانیەکانی کاتیەکانی هاوڵاتیان بکە و بۆی نییە پلە باڵادا بمەزرێنە بۆی نییە سەفقە بکە بۆی نییە لەسەر ئاستی سیاسی و ئابووری و ئەوانە هیچ پرۆسێکی گشتی بەڕێوە ببە ئەگەر ئەو قەرارەی بۆ دەرچوو ئەو کاتە هەر جارێک کە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە یەکێک لەو تەسەڕوفاتانە یان لەو کردانەی کرد کە لە دەرەوەی ئەم سنوورەیە کە محکەمەی فیدرالی بۆی داناوە هەر هاوڵاتێکی ئەم هەرێمی کوردستانە هەر حیزبێکی سیاسی ئەم هەرێمی کوردستانە کە خۆی بە زەرمەند بزانێت لەو پرۆسەیە کە حکوومەت وەکو حکوومەتێکی کارە هەڵسو کەوتەکان نەک وەکو حکوومەتێکی کاربەڕێکە ئەتوانێت لە دامەزراوە فیدراڵیەکان شکاتی خۆی بکە مەسەڵەن بۆ نمونە کەسێکدا ئەمەزرێ بە پلەی وەکیل وەزیر ئەو حکوومەتە دەسەڵاتی دامەزراندنی پلە وەکیل وەزیری نییە بەڵام من زانیاری نییە تا ئێستاش خەڵک دامەزرێنن بە مدیر عام بە وەکیل وەزیر و بەرزتر و نزمتر ئەو کاتە خەڵکێک دەتوانێت کەسێک دەتوانێت متەسەڵێک دەتوانێت هاوڵاتیەک دەتوانێت حیزبێکی سیاسی دەتوانێت تا نەبدە لەو باڵێن لەو کردەی ئەی مامەڵەی نێودەوڵەتی ڕێوازخان بۆ خۆت زانیە لەو ماوانان مەسرور بارزانی وەکو سەرۆک حکوومەتێکی نۆرماڵ چوو لە زۆربەی ناوەندە جیهانیەکان لە ئەمریکا دیداری کرد ئەگەر بڕیاری دادگای فیدرالی دەربچی ئەو کاتەمان مامەڵەی لەگە دەکرێتن ئەو کاتە ناوەندە نێودەوڵەتەکان خوان قەرارەدەن ئایا هەمان مامەڵە لەگەڵ سەرۆکی حکوومەتەکەن یان ناتوانم من خۆم خەمە شوێنی ئەوان ئەزانم بەس لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەوان نائاگانین ئەزانی کا قادر خۆ ئەوان نائاگانین ئەگەر قەراری محکەمەی فیدرالیشی بۆ دەرنەچوو بێ خۆ ناوەندە نێودەوڵەتیەکان نائاگانی لەوەی کە حکوومەتی کاربەڕێکەرە و ئەمەرێمی کوردستانە بەس شەرعیەتی دادگا وەربگری ڕێوازخان شەرعیەتی دادگا وەربگرێت فەرقە کاتن بۆ خۆت دەزە بێگومان پرسیارشکە بەڵێ ڕێوازخان ئایا یاساییە نێچیروان بارزانی 4 جار هەڵبژاردننی تەزیل کردیەوە بە تەمای پێنجەمە دابدرێ ئایا ئەوە لە ڕووی یاساوە کە بەڕێز دەکوێ یعنی کۆمیدیانە 4 جار ئلغاکرایتەوە دەبتە پێنجەم ئەوەی ئەم بزانم بەڵێ بەڵێ خۆی سەرۆکی هەرێمی کوردستان دەسەڵاتی دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردننی هەیە بەخێندنەوەی ئێمە و تەفسیری ئێمە بۆ ئەو نەسە قانونیانەی کە هەن دەسەڵاتی دواخستنی انتخاباتی نییە دەسەڵاتی هەیە کاتەکەی دیاریکە لە ڕابردووە بەشێک لەو کاتانی دیاریکرۆ پەیوەندیشی بە پەرلەمانیشەوە هەبووە کاتەکەی دیاریکردۆ نووسفێکیشی ناردۆ بۆ ئێمە کە کاتەکەی دیاری کردووە بەڵام ئێمە کۆمیسیۆنمان نەبوو کۆمیسیۆنمان کارانە کردوتەوە لەبەرەوەی پێمان وا بووە بێ قانونی انتخابات هەموار بکرێ و ئیتفاقێکی سیاسی هەیە و نابێن ئەم قانونی کە لە ڕابردووە هەبوو پێشەوەی کە دادگای فیدرالی هەمواری بکاتەوە هەمان نەخشەی سیاسی بەرهەمە هێنایەوە کە نەخشەیەکی سیاسی ڕاستەقینە نییە نەخشەیەکی سیاسی ساختەیە بەراورد بە واقع لەبەرەوەی کۆمکێک کاتەکانی هەرێمی کوردستان بە هەمویان بای کورسی و نیوێن دەنیان هێناوە بەڵام پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەوان دەبوو بە زۆرینە و ئەوە بەرهەمە هاتەوە ئەو کاتانەی کە دیاری کردوون بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان هەمویان تێپەڕێون بە قووەی قاهیرە یعنی بەدەر نەک بە قووەی قاهیرە لە دەرەوەی دەسەڵات و ئیرادەی سەرۆکایەتی هەرێم کاتەکە بەسەر چووە و انتخاباتەکە نەکراوە ئەو ناچار بۆ کاتێکی تر تەحویل بکە بەڵام ئایا مەرسومێک دەرکا بڵێ بڕیارمدا بە دواخستنی هەڵبژاردن بە بڕای ئێمە ئەو دەسەڵاتی نییە ئەو دەسەڵاتی نییە بنووسێ لە مەرسومێکا بنووسێ بڕیاری دواخستنی هەڵبژاردنمدا بەڵام ئێستا وا دەی 6 مەفروزە انتخابات بکرێت بەس ناکرێت تازە ئایا پێ دەکرێت دەڵێ ناتوانم بەڵێ کۆمیسیۆنی باڵاڵێ ناتوانم لەو بەروارە هەڵبژاردن بکەم داوای دیاریکردنی بەروارێکی تری لێکە بەڵێ دیاریکردنی ئەو بەروارەی پێنجەم هیچ شکالەتێکی قانونی تیان نابین ڕێوازخان پارتیە و مەهانە و هەنجەتانەی هەیبوو لەسەر دواخستنی پەرلەمان و کە بەشدار نابێ بۆ دیزاینە هەندە گۆڕانکاری بەسەردا نەهاتیە بۆ خۆت دەزانی ئێستاش هیچ لە داخوازی سەرچیەکانی جێبەجێ نەبووە پێت وایە یەک ئەگە بەشداری نەکرد هەڵوێستی حکوومەتی عێراق چۆن دەبێتن لە وەکو حکوومەتێکی شەرعی قانونی کە هێزەک ڕێگری دەکاتن لە هەرێمێک چکەمە پێمان خۆش بی ناخۆش بێت تا ئێستاکە واقع وایە ئێمە بەشێکین لە عێراق یعنی ئەگەر پێشمان ئەوە بێ ئایا هێزێک تەمەڕوود کە بڵێ ئەمە قبوڵم نییە پێت وایە لە ڕووی قانونی و حکوومەتی عێراق دەتوانێت تا چەند تەدەخل بکاتن
ئەگەر هەیە پارتی دووبارە بەشداری بڵێ بەشداری ناکەمەوە ڕێژ دەگری بگرێت بەڵێ خۆی بە حقیقەتێک هەیە پێم خۆشە باسیکەن من خۆمێکێک بووم لەوانەی کە پێم وابوو بە تەواوەتی نەمانی کۆی کورسی کۆتاکان ئەبێتە بەڵگەیەکی بەهێز یان مەهانەیەکی بەهێز بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوە بۆ ئەوەی لە ناوەندە نێودەوڵەتیەکان ئیشی لەسەر بکا بۆ دواخستنی انتخابات بۆ دروستکردنی ڕێگری لە بەردەمی هەڵبژاردن بە شێوەیەکی گشتی لەبەرەوە بەش بە حاڵی خۆمیچێک بووم لەوانەی کە زۆرتر لەگەڵ ئەو تەوەجوهە بووم دابەش بکرێن بەسەر بازنەکانی هەڵبژاردنە و کەمیش بکرێنەوە ئەتیادیە بەڵام بە تەواوەتی لا نەدرێن چونکە ئەم ڕۆژەم یعنی لەبەرچاو بوو ڕەنگە جەنابیشت کەسێکی متابعی ئەو حەسکەتە بزانی ناوەندە نێودەوڵەتیەکان لەسەر لانی کەم لەسەر کریستیانەکان بەجواب دێن ئەوەی ئێستا کراوە پارتی دیموکراتی کوردستان چەند داواکاریەکی هەبووە یەکێکی لەوانە بابەتی ئەوەی پێکهاتەکان نوێنەرایەتیان هەبێ نەیوتوە ئەبێ 11 نوێنەریان هەبێ وەکو جاری جاران بن و ناشتوانێ بەڕاستی وا بڵێت چونکە هەندێک حقیقەت و واقع هەیە کە ئەبێت لەگەڵ واقع مامەڵە بکەین هەموو هێزێکی سیاسی و بۆ یەکێتیش ڕاستە ئێستا ئەوە زمانی ئەوە کراوە کە ئەوان لە پەرلەمانی کوردستان نوێنەریان هەبێ جا نوێنەرەکان خەڵکی سلەیمانیە یا خەڵکی دهۆکە یا خەڵکی کفریە یا خەڵکی مێرگەسوورە مهم نییە ئەوان نوێنەرایەتیان لەبێ لە ناو پەرلەمانی کوردستان یەکیشی تری لە بیانۆکانی ئەوە بووە کە گوایە 400,000 کەس کە باڵێن پەنجەمۆرەکانیان ناخوێندێتەوە ژمارەیەکی هەرە زۆرێکی پارتی دیموکراتی کوردستانن بە ژمارە من گوێم لە ئەندامێکی مەکتەبی سیاسیان بوو تی نزیکەی 20,000 لەوەی کە لە سلەیمانی پەنجەمۆری ناخوێندێتەوە واتە لە 148,000 کەسی سلەیمانی کە پەنجەمۆری ناخوێندێتەوە 20,000 پارتی دیموکراتی کوردستانە ئەلەساس 2 کورسی یا کورسی و نیمێکەکە مەزانم بۆ ژمارە ڕاست نییە چونکە پارتی بە هەمووی لە انتخاباتی ئەخیر 45,000 دەنگ هێناوە خێرە لە 45,000 دەنگت هێناوە لە کۆی دەنگدەرانی ئەوە لە کۆی دەنگدەرانی سلەیمانی بەڵام ئێستا لە 148,000 کەس کە پەنجەمۆری ناخوێندێتەوە 20 تۆیە هێزێک 20 ئەوە بێ ئەگەر توانی بێتی بۆ نمونە 150,000 200,000 دەنگ لە سلەیمانی بێنێ بۆیە ئێستاوا پەنجەرەی ئەوە کراوەتەوە نافیزەیە کراوەتەوە لە هەموو ئەباڵی لە هەموو ناوەندەکان کە ئەو کەسانی کە پەنجەمۆریان ناخوێندێتەوە فەرمون با بڕۆن پەنجەمۆرەکانیان تەسجیلکەن جا بۆمان دەرەکەوێ ئایا فعلەن لە سلەیمانی 20,000 دەنگدەری بەڕێزان لە پارتی دیموکراتی کوردستان پەنجەمۆریان نەیخوێندوێتەوە وەگوایە ئەوان بەناو دەیان ناسن بزانین 20,000 کەسی ئەوانە چێ پەنجەمۆرەکەی خۆی تەکید کاتەوە بزانم قسەی ڕاستەیانە ئەوانەی کە بیانوو بوون تا ڕادەیەکی زۆر بیانۆکان نەماونەوە ئەو بۆ هەموو هێزێکی سیاسیش ئەمە ڕاستە کەس لە 100% داواکاریەکانی دەست ناکەوێت یعنی نابێت تۆ بڵێ من لە 100% ئەوەی ئەمەوێت بۆ یەکێکیش ڕاستە بۆ هەموو هێزەکانی تریش ڕاستە من گەشتبینم و ئومێدەوارم ئەم جاریان پارتی مامەڵی واقعیانە لەگەڵ دۆخە تازەکە بکات چونکە هێزی سیاسەکانی تریش بوونیان هەیە وجودیان هەیە ئەگەر نەیکرد خۆی بزانێت ببوورە ڕێواسن ئەگەر نەیکرد پێ دوای حکوومەتی عێراق ئەو مافەیاسایی هەیە و نییە مداخەلە بکاتن و وەڕێگری بێگومان مافی هەیە و ئەو هێز سیاسی کە طبعا چەند مؤسسەیەک هەیە ئەم ڕۆڵە دەجێڕێت حیزبی سیاسی وەکو حیزبی سیاسی ڕێگری بکە ئەوە جۆرێک لە شەکوە و سکاڵایی لەسەرەکرێەوە جۆرێک لە تەدەخل ئەکرێ لەسەری ڕەنگە مۆڵەتی لێوە بگیرێتەوە ڕەنگە سکاڵایی لەسەر بکرێ ئەو بابەتێکە بەڕێز سەرۆکی حکوومەت ڕۆڵی هەیە ئەویش لەوەی کە لە دابینکردنی ژینگەیەکی گونجاو بۆ ئینتیخابات ئەویش ڕێگری بکە ئەویش بەرپرسیارەتی دێتە ئەستۆ بەڕێز وەزیری ناوخۆ بێ ئەمنیەتی یان ئاسایشی ناوەندەکانی دەنگدان و ئاسایشی دامەزراوەکانی پەیوەست بە پرۆسەی هەڵبژاردن زەمان بکە ئەویش جۆرێک لە بەرپرسیارەتی دێتە سەر من قەناعەتی خۆم وایە کە ئینشاءڵڵا هەمومان پێکەوە لە انتخاباتێکی باشە بەشدارە بین باشتر لەوانی تر دوایین پرسیار لەسەر هەڵبژاردن ڕێواسخان ئەگەر ئەو حکوومەتە شەرعیەتی ئەوەی نەماو لە دادگای فیدرالی ئایەکێتی هەر بەردەوام دەبێت لەگەر پارتی بەو وەزعیان ئەوە تا دەقشێتەوە ئەگەر شەرعیەتی بە تەواوەتی نما مەسەلەن دادگای فیدرالی بڕیارەشکە دەرچوو ئەو کاتێکێتی هەڵوێستی چۆن دەبێتن ئەو کاتەیەکێتی دامەزراوەی هەیە دامەزراوە سەرەکیەکەی کە بڕیار لەم بابەتە ئەدا مەکتەبی سیاسی یەکێتیە مەکتەبی سیاسی یەکێتی کۆ بێتەوە قەراری سیاسی خۆی قەراری قانونی خۆی لەسەر ئەو بابەتە ئەدا
ئەوە بابەتێکی زۆر زۆر گرنگە یەک ئەندامی مەکتەبی سیاسی بەتەنها ناتوانێت قسەی لەبارەوە بکە ئێمە دامەزراوەمان هەیە ئەنجومەنی سەرکردایەتیمان هەیە مەکتەبی سیاسیشمان هەیە و کاتە بڕیارەتی خۆمان باشە دوو پرسیاری تر ڕێوازخانەوە پرسیاری خەڵکە ینی بەڕاستی کە ڕامگەیان کەەوە دەبێ یەک خەڵک زۆر معاناتی بەدەست پەرلەمانتار تەنانەت ئێمەش کە قسە دەکەین دەڵێ چێ دەرێ لەو پەرلەمانتاری لۆ موسەی خانەنشینتانە یعنی بیرمان کردەوە ئایا لە چ وڵاتێک لە سات نمای سەرۆکی پەرلەمان بەس یعنی لە هیچ وڵاتێک لە عێراقیش کە ینی خانەنشینی بەو شێوە نییە نەدەکرا ڕێگری لە قۆناغی تو خانەنشینی ئاوا لە بۆ هەموو کەسێک نەبێت دەسە لە عێراق لە عمری تەمەنێک ئازام ئەوی لە پەنجای بەسەرەوە بێ مافی خانەنشینی هەیە ئەوی بن پەنجا بێ نی بەس ئازام لە هەرێم لەو هەر هەمووی هەیەی وەنیە لەم خولەی پەرلەمانەوە خولی شەشەمی یعنی خەڵک معاناتی بەدەست خانەنشینی پەرلەمانتاری هەیە ئەڵێن ڕێوازخان نەیدەتانی ئەو سەروەریەی لۆ خۆی تۆمار بکە ڕێگری بکەن ئایا لە دەرەوەی ئیرادەی تو بوو هەوڵتدا بەڵێ فەرقی بینی سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حکوومەت ئەوەیە سەرۆکی حکوومەت دەتوانێت بە ئیمزایەک بڕیار بدا لە هەر شتێک بێرێت سەرۆکی پەرلەمان هەموو شتێ لەناو هۆڵی پەرلەمانە بە دەنگدانە سەرۆکی پەرلەمان ئیدارەی پرۆسەی دەنگدانەدا یعنی سەرۆکی پەرلەمان کەسێکە ئیدارەی پرۆسەیەکەدا پێوترێت پرۆسەی دانانی یاسا بۆ ئەوەی کە شتێک بڕیاری لەسەر بدرێ بێ ئەندامانی بەڕێزی پەرلەمان دەنگی لەسەر بدەن کاتی ئێمە بووین بە سەرۆکی پەرلەمان خانەنشینی ئەندامی پەرلەمان 6.5 ملیۆن بوو لە هەموو حاڵەتێکە شەهادەی هەبووە شەهادەی نەبووە خزمەتی هەبووە خزمەتی نەبووە ئێمە توانیمان وای لێ بکەین لەسەر ئەساسی خزمەت بێ لەسەر ئەساسی تەمەن بێ ومێدەوارم ئەو کەسەی دوای من دێت و ئەبێتە سەرۆکی پەرلەمان بڕیار بدا ئەوەش نەمێنێ هەر بە هەتایی نەمێنێ خانەنشینی ئەندامانی پەرلەمان ئێمە قۆناغێک توانیمان بیبینە پێش و ئەوەی ئێستا کردومانە ئەندام پەرلەمانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان تەمەنی 45 ساڵ نەبێ و 15 ساڵ خزمەتی نەبێ خانەنشین نابێ وەکو عێراقمان لێ کردووە تەنها ئەم خولەی پەرلەمان ئاخر خولە کە لە 6.5 ملیۆن خانەنشینەکانیان بۆ بە 2 ملیۆن هیوادارم کەسێک بێت لە دوای ئێمە ئەو 2 ملیۆنەش بکا بە 500,000 زۆر باشە وڵات بۆ زانین لە ئەوروپا ینی خانەنشینی ئەگەر لە 65 بەسەرەوە نەبێتن هەر یەکە وڵاتە ئەگەر 4 خول لە سەیەک پەرلەمانتار بێژە خانەنشین دەکرێت سکوڵێن لە ماوەی 4 خول لەسەر یەک پەرلەمانتار بێت ئەو کات خانەنشین دەکرێت عمرەکە دەولەوە دەرێن لە 16 ساڵی ناتوانێت ئیشیت کە ببینتەوە 3 خول و نیویش بێ قبول نییە 3 خول و نیویش بێ قبول نییە ڕێوازخان دوایی پرسیار بەڵێ 33 ساڵ ڕێوازخان وەڵات 33 ساڵ خەڵک بێزار بوو لەو موچە خواردنە یعنی لە هەموو وڵاتێک 4 ساڵ 8 ساڵە 33 ساڵە یعنی خەڵک بڕوا بکە هەر یەکە قسە دەکە ئەڵێ لە بۆ موچەی خانەنشینی پەرلەمانی ئەو هەراوریاتە ڕێوازخان دوایی پرسیارم بەڵێ فەرموو ئەگەر بەڵێ قادرجان ئێمە ئێستا قەرارێکی مەحکەمەی فیدراڵیمان هەیە کە ئەبێ قانونی خانەنشینی یەکگرتوو لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت هیوادارم ئەو قەرارە لە هەرێمی کوردستان بە زووترین کات بکرێتە جێبەجێکردن بۆ ئەوەی ئەو کەسەی کە شایستنیە خانەنشین ببێ خانەنشین نەبێ و ئەو کەسەی کە شایستەی خانەنشینێکیش کۆمەندانەیە خانەنشینێکیش کۆمەندانەوە درێت بەش بە حاڵی خۆم باسی خۆمەکەم قانونە تازەکەش بێت لەمە ئێستا زیاتر وەرەگرم لەبەرەوەی 20 ساڵم هەیە و خزمەتم هەیە و دکتۆراشم هەیە لەبەرەوە هیوادارم ئەو قانونە بێت لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێ و حکوومەت هەرێمی کوردستان بچێتە ژێرباری قەرارەکەی دادگای فیدراڵی بۆ ئەوەی کەمترین موچەی خانەنشینی لە هەرێمی کوردستان ببێ بە 600,000 و ئەوەی شایستە نییە خانەنشین ببێ خانەنشینی لێوەربگیرێت بەڵێ ڕێوازخان دوای پرسیار بە پرسیاری کۆتایی سوپاس شتەکەمە وەختێ لەگەرم بە ڕێوازخان بۆ خۆزانی زەبجەی مەسەلەی زیندانیانی بادینان ئازادی بیرروڕای سیاسی لە هەموو پەرلەمانەکانی دنیا گفتوگۆی زۆر لەسەر دەکرا لای ئێوە من ئاگام لێ بوو 2,000 هەوڵ درا یا داشکۆ کراوە تەرخ بکرا نەوەزیری ناوە خۆتان پێبان کرا نەبەر سەرۆکی حکوومەتتان پێبان کرا یعنی ئەو عەدەسەی کە هەموو دنیای مەشغول کردبوو هەموو پەرلەمانی دنیای مەشغول کردبوو کەچی پەرلەمانی کوردستان نەیتوانی وەزیری ناوە خۆبان بکە خۆ کاری چی بوو یعنی من دەزانم هەمووی لە دەسەڵاتی تو نەبوو
بەس بۆ تاریخ یعنی ئەوە عیبەیەکی زۆر گەورە بوو وەکو چۆن کات خۆی لە هەموو دنیا برادران لەو خۆپشاندان لەو گرتنی ئۆجەلان هەبوو بەس لە هەولێرێ نەبوو بۆ زانیاریتان بەس لە هەولێرە دۆچێ نەبوو بەخوا من لەو سووریایی بووم لە دیمەشق بووم مزاهرەی لۆ کرا بڕوان پێ بکەن لە هەولێرێ مەمنوع بوو هۆی چی بوو زیندانیانی بادینان نەکرا بابەتێکی گەرم و گوڕی پەرلەمان گفتوگۆی لە کاتێکدا من ئاگام لێ بوو 2000 واژۆش کۆکراوە بەڵێ زیاتر لە 2000 واژۆ کۆکرایەوە بەڵام هەموو خەڵکی هەرێمی کوردستان و جەنابی شتیایەکی بە ئاگای و حەقیقەتا ئازانێت کە نەخشەی ناوهۆڵی پەرلەمان چۆن بووە من یەک کەس بووم لە دەستەی سەرۆکایەتی دوو بەڕێزی تر لە دەستەی سەرۆکایەتی بوون بە هیچ شێوەیەک ڕازی نابوون ئەو بابەتە بێتە ناو بەرنامەی کار هەموو لیژنەکانی پەرلەمان فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و پێکاتەکان زۆری نەبوون لەناو هۆڵی پەرلەمانیش زۆری نەبوون زیاتر لە جارێکیش ئەندامانی بەڕێزی پەرلەمان لەناو هۆڵی پەرلەمان باسی ئەو بابەتیان کردووە قسەیان لەسەر کردووە باس دەکرا بەڵێ من کە دڵنیا بووم بۆی ئەمە فکرەکە بگەێنم من دڵنیا بووم لەوەی کە ئێمە ناتوانین وەکو پەرلەمان هیچ بکەین من خۆم بە شەخسی تەدەخلم لەو بابەتەیە کردووە و قونسڵ و بنیادەی هەموو وڵاتان ئەزانن چ جوهدێکی ئیستثنایی کردووە من بۆ ئەو زیندانیانە وە کە سوکارەکانیشیان ئەزانن بەڵام من کەسێکی ڕێکلامچینی تەنانەت بە جۆرێک بووە کە سەردانی کە سوکاریانیان لێ مەمنوع کرابوو سەردانی پارێزەرەکانیان لێ مەمنوع کرابوو بە بیانووی کۆرۆنا من بۆ خۆم لەگەڵ چەند ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لە لیژنەی تایبەتمەند چوون بۆ هین بۆ ئاسایش بۆ زیندانی ئاسایش لە ژوورێکە دانیشتوم یەک بانم کردون زیندانیانی بادینان و پێم وتون چیتان هەیە باسی خۆتان بکەن باسی وەزعتان بکەن ئێمە توانین چیتان بۆ بکەین تیانە بۆ 20 دقە لەگەڵی دانیشتوم هەر هەموو ئەوانەی کە لەو زیندانە بوون بینی و من و ئێمە دەرگای ئەومان بۆ کردنەوە کە سوکاریان بڕوا سەردانیان بکات دەرگای ئەومان بۆ کردنەوە کە پارێزەرەکانیان بڕوا ئەوانە هیچ نین ئەوانە حەقێکی زۆر بەسیتی خۆیان نابێت کەس منەتیان بەسەرا بکات کە کراوە بۆیان بەڵام بەو دەسەڵاتە کەمەی کە خۆم هەم بووە دەسەڵاتەکەم بۆ کەمان لەبەرەوەی هەموو شتێک لە پەرلەمان بە ژمارەیە بە عەدەدا بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان نامانەوێت ئەو نەخشە سیاسیە ساختەیە جارێکی تر بەرهەم بێتەوە بۆی پەرلەمان بتوانێت ڕۆڵی ڕاستەقینەی خۆی بگێڕێ و سەرۆکی پەرلەمان ناچار نەبێت خۆی بە شەخسی تەدەخل بکات لە دۆخی زیندانیانی بادینان کە ئەوانە خەڵکانێکن بەداخەوە دۆسی قانونیان بۆ دروست کراوە بە ناوی قانون عەزێتە درێن لەسەر ڕۆڵای سیاسیە ئەو نەخشە سیاسی هەتا بەردەوام بێ هەتا قانونێک هەبێ ئەو نەخشە سیاسی بەرهەم بێنێتەوە جەنابیشت معارەزی منیش معارەزم کوڕەکەی منیش معارەزە بۆ ئەوەی دۆسی قانونی بۆ دروست بکرێ و ئەمە حەقیقەتێکە هەمومانە بێ بیبینین من بەڵێ داوای لێبوردنەکەم لە هەموو ئەوانەی کە پیان وایە من لە پەرلەمان نەمتوانیوە خزمەتیان بەم نەمتوانیوە لەبەرەوەی دەستەی سەرۆکایەتی 3 کەس بووە من بە تاقی تەنها بووم بە بەردەوامی لەسەر هەموو ئەو دۆسیانەی کە هەستیار بوون پەیوەندیان بە دۆخ و ژیان و گوزەرانی خەڵکەوە بۆ پەیوەندیان بە ئازادی و مافەک گشتیەکانەوە هەبووە بەڵام لە نێردەی وڵاتان خۆزگە دەپرسی من چیم کردووە لە خۆزگە لە بەشدار حەسەن دەپرسی کە محامیان بووە من چیم بۆ کردوون وەلە کە سوکارەکانیان نەپرسی بەڵام ئەوانە مشتی شەخسین بۆکو پەرلەمان نەبووەتە دەستکەوت بۆ پەرلەمان هیوادارم ئایندەی پەرلەمان لە ئێستا باشتر بێ و نەخشەیەکی سیاسی ڕاستەقینە لەناوهۆڵی پەرلەمانە ببینین بۆی بتوانن حکوومەت بانکەین بۆی بتوانین متمانە لە وەزیر وەربگرنەوە بۆی بتوانن خزمەتی خەڵک زیاتر بەس ڕێواز خان من لەگەڵت دام ینی هەمومان واقعی باشوور دەزانی بەس لە ڕووی قانونی و بەرپرسیارەتی ئەوە لە سەرشانی هەر سێکتانە لۆ تاریخ یعنی من پێم وایە هەر سێکتان یعنی کارەسات بووە ڕێیان ئێمە لە هەموو دنیا توانی بوومان لە پەرلەمانەکانی دنیا قسە لەسەر ئەو کەیسە دەکرا ئەوەی کە 100 مەتر لێ دوور بوو قسەی لەسەر نەدەکرا یعنی ئەوەی چێک آخر نەدەبووە فەرمی وەکو شەخص سەردەستانەوە وابوو بەردەوام قسە دەکرا بەس نەدەبووە جەلسەیەکی فەرمی ئەوە ئەمە لەگەڵت دامە ئەوە کارەساتێکە یعنی ئەوە چەندەمین حاڵەتی تکەیە کە لە هەموو دنیا دەجوڵێ تۆ لە نیشتیمانەکەی خۆت کە خاوەن حەقەکەی قسەی نەکرێت ڕێواز خان سپاس بەو کاتەی پێت بەخشین سپاس کاتێکی خۆش هاوڕێیان هەوڵماندا یعنی بەڕاستی زیاتر لەسەر هەڵبژاردن و پەرلەمان بوو دادگای فیدرالی بوو بۆیە نەچمە ناو بابەتی تکە ینی وا لەگەری ڕێکەتم کە پێم گوت بەس لە ئەو دوو بابەتەیە بەس ئیتر هەر مۆزوعی زیندانیانی بادینان و ئەوانە کە یعنی بۆ خۆم بە دواتچوون دەکەم لەسەر ئەو شتانە ئەو لێدوانی ڕێواز فایق وەکو دوکۆمنت دەمێنێتەوە کە ئەو دەڵێت
ئەو دوولایەنە یعنی وا تا هەیە من هەورامی موناقەهوەچی و پێکاتەکان ئەگەر سیر بکەیت لەگە پارتی ڕێگر بوون لەوەی کە باز بکرێت بەپێی ئەوەی بی هاوڕێیان سپاسان دەکەن ئێمە هەوڵ دەدەین ماوە ئەو دیدارانە بکەین درێژەی پێ بدەین ئەو بابەتە گەرم و گوڕانە یعنی قسە و باز بکرێت بزانرێت لەسەری یعنی ناکرێت ئەو ڕووداوانە بەس لەو تەلەڤیزیۆنانە باز بکرێت کە لە سنوورێکی دیاری کراو هاوڕێیان لە کوردستان و لەبەر قانونی ناتوان هەموو مداخەلەیەک بکەن بەڵام ئێمە دەتوانین هەموو پرسیار و هەموو ڕخنەیەک بگرین سپاسان دەکەم بۆ ئەو کاتێ ئێوەش بە ئێمەتان بەخشین کاتە